سڵاتان لەبێ خۆشەویستان، چەند ڕۆژێکی کەممانمەوە بۆی بچینە ناو مانگی مەولودی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لە مانگی مەولودا کە سەرداری مرۆڤایەتیەتە دنیاوە، وەکو کولتورێک لە کوردەواریە یادکردنەوەیکی زۆرەکرێت لە مانگی مەولودا. ئێمە دەبانەوێت بەرنامەیەم جارمان تایبەت بکەین بە ئەو مانگە پیرۆزە، تا چەند گرنگە ئێمە وەکو موسڵمان ئەو پێغەمبەرە نازارە بکەین بە سەرکردە و پێشەوە بۆ خۆمان. تەنها یادکردنەوە نەبێ، بەڵکو بەکردار شوێن فەرمایشت و ڕێبازەکەی بکەوین. تا چەند گرنگە ئێمە وەکو موسڵمان گرنگی بە سونەتەکان و ئەو کار و ڕێبازانەی کە ئەو بۆی بەجێهێشتین شوێنی بکەوین و تەنها یادکردنەوە نەبێت لە مانگی مەولودا و کۆتایی پێبهێنین. ئەمانە چەند پرسیارێک لە هاوڵاتیانەکەیم بزانین چیان هەیە بۆ مانگی مەولود، ئێوەش بینەری بەرنامەکە بن. فەرموو. ئێمە وەکو ئیسلام پیرۆزبایی لە سەروەرمان محەممەدە مستەفا صلی الله عليه وسلم ئەکەین لە جەژنی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم مانگی مەولود، و مەولودیش دروست نییە بکرێت وەکو ئەوەی کە ئێمە لە ئیسلامە گوێمان تێوە بووە مەولود دروست نییە بکرێت، بەڵام وەکو ئەوەی پیرۆزبایی لە سەروەرمان بکەین پێخۆشحاڵین بە هاتنی مانگی مەولود. وەکو جەنابەت دوتت هەندێک ڕایە کە پێیان وایە یادکردنەوە بۆ شکڵە باش دێن، بەڵام وەکو بینین کوردەواری خۆمان زۆر گرنگی بەو یادەدەن. تا چەند گرنگی ئێمە تەنها یادکردەوە نەبێت، بە عەمەلی بە کردداری شوێن قسەکانی فەرمایشتەکانی ڕێبازەکانی ئەو شتانی کە بۆی بەجێهێشتین بە کرددار شوێنی بکەوین، نەک تەنها یادکردنەوە. ڕاستە فەرموویت. ئێمە لە یادکردنەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵکی ئەمڕۆ تۆزێ بە کەمی وەکو یادکردنەوە یادیەکەنەوە، وەکو عەمەلی خەڵکەکە گرنگی بە پیرۆزباییەکە نادا، بە سەردەمی ئەڵێ پیرۆز بە یادی پێغەمبەری سەروەرمان صلی الله عليه وسلم. ئینا وەکو کردار کابرا چێڵێ من نەختێک کەباب و مریشک و ئەم شتانە ئەکڕەوە یەکەم بە مەولوی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڵام لە شەریعەتی ئیسلامە ئەوەش قبوڵ نییە. ئەمە بە ڕێی خۆی بە یادی پێغەمبەر و بە بیرکردنەوەیەکی ئەزانێ. بەم گرنگیدان بە یادی پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆ حەدیسەکانی ئامۆژگاریەکانی عەرز دەکەم ئەو سونەتانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی تۆ بەجێی بێنە، هەسە شەو نوێش بکە، ئەو چاکانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی لەگەڵ دراوسێ لەگەڵ خەڵکی فەقیرە بیکە، ئەوە یادکردنەوەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم. موسڵمان ئەگەر بە کردداری شوێن ئەو فەرمایشتانی بکەوین، ئەو شتانی کە بۆی بەجێهێشتین، چیمان دەسەکەوێت لە شوێن کەوتنی ئەو شتانی کە بەدەستێنین چییە؟ ئەو شتانی کە ئێمە بەدەستێنین کە چاکەیەکی لەگەڵ فەقیرێکە، لەگەڵ دراوسەیەکە، لەگەڵ خزمێکتە، لەگەڵ کەس و کارتە، خوای گەورە بۆ خاتە بەری جەزای قیامەتێ. وایەوە نییە، خوای گەورە پاداش دەدایەتەوە، هیچی بەزایە ناچێت. هەر لە دنیایشا ڕەنگە زۆر جار شوێنی ئەو چاکانت بۆ پڕکاتەوە کە تۆ لە قیامەت پاداشتی وەرگری، بەڵام لە دنیایشا بەشێکی زۆری وەرەگری. ئەوە عیلم عیند اللهە، خوا خۆی ئەزانێت چاکە دایاتەوە لەم دنیا یا ناداتەوە، یا بۆ دەڵەگرێ بۆ قیامەت. زۆر کەس هەیە کابرا نەخۆشە خوای گەورە چاکەیەکەکە یادێکی پێغەمبەرەکەتە صلی الله عليه وسلم، خوای گەورە نەخۆشەکەی لە کۆڵە خات، حاڵی بووی هەیشا ئەیشی کا، بەڵام بۆی هەڵەگرێ بۆ قیامەت. هاتنی ئەو پێغەمبەرە عەزیز و خۆشەویستە ڕەحمەتە بۆ هەموو عالەم، بۆ هەموو مرۆڤایەتی، نەک تەنها موسڵمان، ڕەحمەتە بۆ هەموو عالەم کە هەچی خوا دروستی کردبێ ئەو پێغەمبەرە خۆشەویستە ڕەحمەتە بۆی. ئێمە وەکو موسڵمان تا چەند گرنگە ئەو پێغەمبەرە نازدارە کە پێغەمبەری ئاینەکەی ئێمەیە و ئەو ڕێبازێکی بۆ بەجێهێشتین بیکەین بە سەرکردە و بە پێشەوای خۆمان شوێنی ڕێبازەکەی ئەو بکەین. مەفروزە هەچی بە شەرێت کە خوای گەورە خەڵقی کردبێت لەو مانگە پیرۆزە یادی ئەو سەروەرە بەڕێزە پیرۆزە بکاتەوە صلی الله عليه وسلم. باشە، ئێمە وەکو موسڵمان ئەزانین لە کوردەوارێ زۆر گرنگی بە یادی مەولود دەدرێت. تا چەند گرنگە ئێمە تەنها یادکردنەوە نەبێت لەو مانگەیە، بە بەردەوامی شوێنی کار و کردەوەکان و ڕێبازەکەی بکەین. پێویستە هەتا ئینسان لەسەر ئەرزا بژی پابند بێ بە ڕێنمایەکانی حەزرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم.
هاتنی ئەو پێغەمبەرە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم دنیای ڕووناک کردەوە، سەر ئەرزی ڕووناک کردەوە، گەشەیەکی جوانی بە مرۆڤایەتیە خاسەتەن بە موسڵمان. ئەو پێغەمبەرە زۆر ئازیز و بەڕێزە لە لای خوای گەورە. چیمان دەسەکەوێت لەوەی شوێنی ئەو ڕێبازەی ئەو بکەوێت؟ وەڵای ئەگە شوێنی ئەو ڕێبازەی ئەو کەوین لە قیامەتە لە دنیای ئاخرە بەهەشتی پان و فراوانی خوای گەورە بەدەستێنین ئینشاءڵڵا. ئەی لە دنیایە؟ لە دنیاشا بەختەوەر و سەربەرز و ئاسوودە دەژێت. یادکردنی پێغەمبەر سەڵڵاهو بەوە ناوێت نەقڵ شیرینی بەخشی پێغەمبەر سونەتەکانی جێبەجێ بکەین، ڕێبازەکەی بەرنین خەڵزەکانی یادکردنەوە نەبێ بە شکلێک وەکو تۆڵێ بخواردن و شیرین یارکردنەوەی ڕێبازەکەی بەرنین، یارکردنەوەی دڵی مسلمانان خۆش بکەین، هاوکاری خەڵک بکەین. پێغەمبەر سەڵڵاهو پێی خۆش بە هاوکاری فەقیر هەژەنم کاتێکا کەیسان خەڵک لەم حاڵەتە پێغەمبەر سەڵڵاهو پێی خۆش هاوکاری مرۆڤایەتی بکرێ بە عام. بەتی خەڵکی هەژار خەڵکی هەژار کەیسەنم کاتێک خەڵکی زۆر هەژار بوو کابرا 4-5 مانگ معاش وەرنەگرتووە، 3-4 کرێخان و قەرزارە. مسلمانان ئەتوانن بە یادکردنی پێغەمبەر هاوکاری خەڵک بکەن. کەواتە ئێمە گەر شوێنی ئەو پێغەمبەرە نازارە بکەین، شوێن ڕێباز و کار و کردەوەکانی کە بۆی بەجێشتی بکەین، چیمان دەسەکەوێت لەم دنیا؟ وەڵای ئێمە هەم بەختەوەرە بین هەم لە دنیا و لە قیامەتە. ئێمە گەر ڕێبازی ئەو بگرین بەختەوەرین لە دنیا و لە دڵمان خۆشە بێت. تەنها بۆ قیامەت نا بۆ ئێرەش ئیسراحەت چکە بۆی ئیسراحەت دەکەین. ئێمە گەر ڕێبازەکەی ئەو بەربێن دڵمان خۆشە بێت، بەس خوانە خوازە گەر ڕێبازەکە دڵمان تەنگە ناخۆش بێت. ئێستا ئەم مۆسەکە هاتوو بە سەرمانە هەموویەوە کە ڕێبازەکە ئەمە بەراوە. دوورکەوتین لە ڕێبازەکە و دوورکەوتین چکە ئەگەر ڕێبازەکە ئەمە بگرتە ئەوەشمە بەسەر ناهات. شتی وهر نابێتەوە تاریخی زمانە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم، وەی کە پێغەمبەر کردووی صلی الله علیه و سلم لە هیچ شینێکی عرسان نەبوو نابێتەوە شتی وە. چیمان دەسەکەوێت ئەگەر شوێن ڕێباز و کار و کردەوەکانی ئەو شتێکی باشمان دەسەکەوێت ئێمە ڕێبازی ئەو بەکاربێنین و نەکانی ئەو بەکاربێنین زۆر شتێکی باش و زۆر شتێکی چاکە. وەکو وەزانین لە وڵاتی خۆمانە زۆر گرنگی بە یادی مەولود دەدرێت، زۆر یادیەکرێتەوە، شیرینیە بەخشێتەوە، خواردنە درێ بە خەڵک. تا چەند گرنگە ئێمە تەنها یادکردنەوە نەبێت لە ئەو مانگەیە، بۆ سەرجە مانگەکانی تر بەکار و کردەوە شوێنی ئەو بکەین. زۆر شیشی باشەوە هین نەبێت هەر کردەوە نەبێت و بە شیرینی وانش بکرێت سوژی باشتر و بۆ هیچ هەموو کەس نییە باشترەوە. بەلای منەوە شخصی خۆم خۆشترین ڕۆژ و گەورەترین ڕۆژە، هەناسدارێکی ئاوا گەورەیەکی ئاوا هاتووە دنیا، سەرداری هەموو پێغەمبەران، سەرداری هەموو بەشەریەتە. زۆر باشە. ئێمە وەکو موسڵمان تا چەند گرنگە تەنها یادکردنەوە نەبێت لە مانگی مەولودا، بەکردەوە شوێنی ڕێبازەکانی ئەو بکەین. پێویستە لەسەرمان وەکو موسڵمانان بەزەوە نەبێ بچینە ناو یادەکان و بۆ نان خواردن و بۆ ئاو خواردن. پێش ئەوە بکەین پێویستە لەسەرمان سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم جێبەجێ بکەین. چیمان دەسەکەوێت لەوەی شوێن ئەو بکەین؟ هەر کاتێ شوێن ئەو کەوتین هیچ کێشە مەشاکلی لەسەر ئەم ڕووی زەویە نامێنێ، هیچ مەشاکلێک نامێنێ سەر ڕووی زەوی. هەر وەک ئێستا ناوەکەمە بیرنێکە لە پرۆفیسۆرە ئەوروپیەکانە ئەڵێ ئەگەر پێغەمبەری ئیسلام محەممەد صلی الله علیه و سلم زین و بێتەوە لە ماوەی خواردنەوەی قاوەیەکە هەموو کێشەکانی سەر زەوی چارەسەرەکە. هیچ مشکلاتمان هیچ مشکلێک نامێنێت سەر زەوی. ئێستاژەکە شوێن ڕێبازەکەی بکەوین چارەسەری کێشەکانمان بەتی قیادە و سەرکردەکانی ئێمە، قیادە و سەرکردەکانی ئێمە یەک تۆ زۆر نا یەک تۆز ڕێبازی پێغەمبەر بن صلی الله علیه و سلم نە ئەم کێشانە دروستە بێت لە وڵاتی ئێمە نە هیچ کێشەیەکیشمان نەمێنێ. کەواتە چیت هەیە بۆ مانگی مەولود؟ چیت هەیە بۆ مسلمانان بەگشت؟ داواکەم لە هەموو مسلمانان بە تایبەتی ملەتی کورد ڕجاتان لێ یەکەم دوای سونەتەکانی پێغەمبەر بکەون صلی الله علیه و سلم، دوای ڕێبازەکەی ئەو بکەون. خۆشبەختی لە ناو ماڵەکەشتا لە ناو وڵاتەکەشتا هێتە دی، هەم بۆ دنیا هەم بۆ دنیاش و هەم بۆ قیامەت. داواکەین لە هەموو خەڵک دەستی فەقیر و ئەجار بگرن و خێرۆکەراتی تیا بکەن و ڕوو بکەنە خوا و بەشک و خوام دەرد و بەڵاو مصیبەتەوان لەسەر هەڵگرت. باشە. ئێمە ئەگەر شوێن پێغەمبەری خوا بکەوین چیمان دەسەکەوێت لە دنیا؟ هەموو شتێکمان دەتێک نە درۆمان لە درۆ دوورەکەوین، لە فڕۆفیاڵ دوورەکەوین، لە دزی و درۆزنی دوورەکەوین، لە هەموو شتێ دوورەکەوینەوەن. شوێن ئەو کەوین ئێمە هیچمان بەسەر نایە کاک. ئیسراحەتی دنیای وەڵای ئیسراحەتی دنیا و ئاخری شەکەی لەو دنیاش بەرەو بەهەشتە ڕۆی. فقط لەم دنیا ئەم فڕۆفیاڵ و دەستبڕین و درۆ دەلەسەی سای مرۆ دروست بووە.
ئەوە بۆیەوە من بەسرات بوو کۆرۆنا پیا بووە مە ئاژ نییە ئەو دوورکەوتونێت نییە لە هەموو شتێ دوورکەوتونێتەوە لەو دوورکەوتونێتەوە بڵێ لە دینی ئیسلام دوورکەوتونێتەوە دینەکەمان بەڕاستی ناکەی بەڕاستی نایبینە سەر ئەینا بۆچی ئەمەلیەکە ئێمە وەکو مسلمان تا چەند گرنگە مانگی مەولود تەنها یادکردنەوە و شیرینی و ئاخواردن نەبێ ناخواردن نەبێ بەکردەوە شوێنی ئەو بەڵێ بەکردەوەی بێ شوێن پێغەمبەر کردی صلی الله علیه وسلم ئەمری خوا قورئان نابێ ئەمە لە خۆمان شیرینی چیەکە کە پاکراوە بەخشینەوە ئەوە نییە کەسە شیرینی دەست وەڵاوە کەیەوە هی ئەمەیە براوە ئێمە نییە ئێمە دوای پێغەمبەر کەوین صلی الله علیه وسلم خێر و خێراتین دەستی فەقیر و هەژار بدرین ڕوو لە قورئان بین نوێژ بکەین عیبادەت بکەین تا لە ژیان بوو بە عەمەلی قورئانی پیشاندانی بە ڕێباز و بەکردەوەکانی بە سونەتەکانی پێیوتین کەوا ئەبێ لە ژیانە هاوکاری یەکتری بکەین ڕێزی یەکتری بگرین ئەوانی کە بەرپرس و گەورەی وڵاتن بتوانن میلەتەکان بە شێوازێکی دادپەروەرانە بژێنن بۆی ئێمە ژۆکو مسلمان ئەگەر بمانێ ئەو کێشانەی کە لە ژیانی دنیاما هەمانە هەر لە شەخص و تاکەوە تاوەکو دەسەڵاتدارێک یان بەرپرسێک یان سەرۆکی وڵاتێک ئەبێ شوێن ڕێبازەکەی ئەو بکەوین شوێنکەوتنی ڕێبازی ئەو بەختەوەری دنیا و قیامەتیشمان بۆ هێنێ ئێمە بەردەوامە بین بەڵامەتینە لای ناوبڕێک و ئەگەڕێنەوە وڵاتە لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لەبێ ئێمە دەمانەوێت بۆ مانگی مەولود کە چەند ڕۆژێکی کەمی ماوە و مانگی لەدایکبوونی پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم لە هاوڵاتیان بپرسین و لە مسلمانان یاخود لە نێوشخۆنان کە دێن بۆ مزگەوت لیان بپرسین تا چەند گرنگە ئێمە وەکو مسلمان شوێنی ڕێبازەکەی ئەو بکەوین بەکار و کردەوە تەنها یادکردنەوە نەبێت لەو مانگەیە تەنها شیرینی و خواردن دروستکردن نەبێت بەڵکو بەکردەوە شوێنی ڕێبازەکەی ئەو بکەوین و تا چەند گرنگە ئێمە وەکو مسلمان ئەو شتانی کە ئەو بۆی بەجێهێشتوین بتوانین جێبەجێ بکەین لە ژیانی ئێستامانە چ قازانجێکەکەین ئەگەر شوێن ڕێباز و سونەتەکانی ئەو بکەوین والله جاب پێویستە ینی هەموو مسلمانێکنا بڵێم ینی مەولودی یادی مەولودی بکاتەوە وەکو مسلمانە چیمان دەسەکەوێت لەوەی کە شوێنی و پێغەمبەرە نازارە بکەین وڵای لە شتی چاک بارێ شتی هەموو شتی چاکی لێ فێر دەبینە ینی بڵێم پێم سەلەم هەتا لە دنیای بوو خەمی ئومەتەکەی خواست خەمی ئێمەیە خواست کە نە ئێمە ئەومان بینیەوە نە ئەوش ئێمەی بینیەوە بەی دەیزانی دوای خۆی ئومەتەکەی بەردەوام تا چەند گرنگە وەکو مسلمان تەنها یادکردنەوە نەبێت تەنها مانگی مەولود نەبێت بە کۆمەڵی شیرینی و ترکۆتایی پێبێ بە عەمەلی و بەکردار شوێن ڕێبازەکەی پێویستە بەکردەوە مسلمانان ڕوو لە خوا بکەن شتی چاک ئەنجام دەن وە دوو سونەتەکانی پێغەمبەر جێبەجێ بکەن شوێن سونەتەکانی ئەو بکەوین چ سوودیەکە بین چ قازانجەکەکەی وڵی بۆ خۆمە سوودی لێ دەبینی بۆ قالبی خۆ بۆ لەشی خۆمان هێنینە هەنی بۆ مرۆڤەتی بۆ ئینسانەتی هەموو شتێک سوودی ینی لەوەی باشتر نابێت دوای سونەتیوانی جێبەجێ یەکێک لەو کەسانی کە پێشتەوە وەرم کرد باسی ئەوەی کەوتی ئەگەر شوێن ئەو بکەوین هەرچی مشکلاتی دنیامانە حەلە بەڵێ بەڵێ جا بێ گومانانی هەر گومای تێدا نیە ئەگەر سونەتەکانی وی جێبەجێ بکەین مشکلە نامێت هیچ کێشە نامێت نەخێر ئەو ئێستا ئەو ژیانمان ئاوە بە بەردەوامی لە کێشایە دڵمان تەنگە وڵاتمان وەزەی باش نییە هی ئەوە نیە دوورکەوتینەوە لە ڕێبازەکەی پێ بێگومە بەری بەڕێوەڵا هەموو دوورکەوتنیە لە سونەتەکانی پێغەمبەری و لە بەرنامەی خودای لە دینی خەڵک بۆیە دڵتەنگە دڵی بە هیچ نابێتەوە چەند هیچ سنەت و شیوانە ناکات بۆیە دڵتەنگ خۆی گەورە کردەوەی وێ دڵی ئەو ئینسانە هەیە ئەگەر بۆ ڕووپامانی دنیا بێ ئەوە بڵێ خوا زۆر قبوڵی ناکە بەڵام بینی خۆی خوا هەرچی بکە ئەوە خوا زیاتر وەرەگری و دڵنیای باڵێ پێ سەلەم چۆن بکەینە سەرکردە چۆن بکەینە پێشەوە بۆ خۆمان کە لە ژیانی دنیاە هەر ئیشێک هەر کارێک کردمان چاو لە ئەو بکەین وڵای خوبار هەر کردەوەی کە کردو بە پاکی بیکەی عیبادەت بۆ خواکەی معامەلەکەی لەگەڵ دراوسێ لەگەڵ خەست و کەوتی خەڵق ماڵ و مناڵی خۆش بە تایپەتی ماڵ و مناڵ پێش هەموو شتێکە ئجا دوای ماڵ و مناڵ بۆ خزم و دراوسێ و بۆ
کەسایەتی بەڵێ باشە ئێمە لە مانگی مەولودەوە کۆزانی کوردەواری زۆر گرنگی بەو یادەدا بەڵێ تا چەند گرنگە ئەم یادە تەنها یادکردنەوە نەبێت تەنها شیرینی و خواردن دروستکردن نەبێت بەڵکو بە جۆرێک بێت کە بە بەردەوامی لەگەڵ پێ ساسەلم لەگەڵ ڕێباز و کار و کردەوەکانی وابژن قبولە خۆ نابێ عرضم کردی بە شتەکە نابێ بەڕووکۆشی بێ ئەم شتەکەی بێ مەسەلا هەر ئەوە نییە نوێش بکەیت و بەڵێ نوێش ئەساسە پێشی هەموو شتێک ئەو نوێژ و ڕۆژ و کردەوە چاکە بوو ئەوەیەکەوا خوا لە گوناهەکانی خۆش بێ و معاملەی ڕۆژانەت و هەڵسو کەوتیشی تەوازن بێ من لێ خۆم پیاوێکی مسلمان پیشان بۆم لە ژێرەوە جیاواز معاملەم خوا نەخواسە لار و چەوت بێ یا دڵم شتێکی تیاابێ ئەمە خوا قبولی ناکەوە چیمان دەسەکەوێت لەوەی شوێن ئەو پێغمبەرە نازانە بڵێ چیمان دەسەکەوێت شوێن ڕێبازەکەی ئەو بکەوی وەڵای قازانجی دنیا و قیامەتە قیامەت لە پێشاهوی دنیایشە عنی خەڵک حرمەت لێ ئەگرێ و خەڵکی نەک بۆ ڕووکەشی ئەگەر ئینسان کردەوەی چاک بێ لە دنیا خۆش پێ قبول مەرحەبایی و هات و توێ دەراوسێ و محیبەت و هاوکاری هەژار ئەی تەمان پێشی و شتێ هاوکارێ بەدەسەڵاتە بێ ئەگەر دەسەڵات بێ زەکات و سەرفیترە و حەج و ئەمانە لە ئەساسە ئیسلام تا چەند گرنگەوەکو مسلمان ئەو پێغەمبەرە نازارە بکەینە قدوە و سەرکردە و پێشەوە بۆ خۆمان لە ژیانی دنیا وەڵای لە هەمووی پێویستیترەوە ئەو شتێکی حەقەتە و ڕاستە و بەڵام ئەم دەور وەزعا وای کردووە گوێ ئەو نادەن ئەو سڵتەیە بڵێن جەماعەتی کە ئەخەنە پێشەوە بەڵام حەق خۆیەتی پێغەمبەری خوا هەموو شتێکی بۆ بکەیت سەڵات عەلەیهی زۆر باش لە کوردەواریە زۆر گرنگی بە مانگی مەولود دەدرێت شیرینی دروستەکرێ خواردن دروستەکرێ تا چەند گرنگە ئێمە تەنها ئەم خواردن و شیرینە نەبێ بە کار و کردەوە شوێنی ڕێبازی ئەو بکەین نەک تەنها مانگێک هەر دوانزە مانگەکەی ساڵ وەڵی ترەوە وەکو عادەت هاتووە و بە توانا و هەر کەس بە حسابی خۆی حەقە لە فکری نەکە باشە چیمان دەسەکەوێت لەوەی شوێن ڕێبازەکەی پێ ساسەلم بکەین وەڵی ئەوە ئەساسێکە بۆ خۆت دایانیت و وەکو چۆن لەی سەنەدی وەکو تاپۆی ئاوا شتێکی حەقەتە بە خۆت زۆر زۆر ئازانجێگەکەین لە دنیا لە دنیای شەهر باشە و بۆ قیامەت چاک بۆ پێشەوای خۆمان لە ژیانی دنیادا لە کوردەواریە زۆر گرنگی بە مانگی مەولود دەدرێت شیرینی و خواردنێکی زۆر دروستەکرێت ئێمە وەکو مسلمان تا چەند گرنگە تەنها ئەم خواردن و شیرینە نەبێت بەڵکو بە کردەوە شوێن ڕێباز و فەرمایشتەکانی بێ بە کردەوە دوای پێغەمبەری خوا بکەوین نەک بە شیرینی و نوقڵ و جکلێت تۆ بێ لەسەر ڕێچکەی ئیسلام ئەڕۆی ئەبێ کردەوەکان بنوێنیت شیرینی و جکلێت دانێت لە بازاڕەوە هیچ بە ئێمە ناگەێنێ تۆ بە کردەوە ڕێبازەکەی شەردە چیمان دەسەکەوێت لەوەی شوێن ئەو پێغەمبەرە نازارە وەڵایتە تۆ ئێمە خۆمان بە مسلمان ئەزانین و لە ناو وڵاتی مسلمان ئاژین چ قازانجێکەکەین لە دنیای ئەگەر شوێنی ئەو بکەین هەموو قازانجێک ئێمە قازانجی دنیا هەم قازانجی دنیای دیایە هەم قازانجی قیامەتیشمان هەیە هی دنیا و قیامەت هەردووگیان ڕێبازێکی جوانی هەیە گرنگە کەسێکم پرسی وتی ئەگەر شوێن پێ ساسەلم بکەین سەرجەم کێشەکانی ئەم دنیامان چارەسەرەکە بەتاکی تۆ شوێن پێغەمبەری خواکەویت شوێن ڕێبازەکەیەکەویت شوێن ئەو قورعان یعنی خۆی هەموو سەرچاوەیەکی ژیانە بەڕاستی ئەمڕۆ لە دنیاە هەموو هاتوونە تۆ سەر قورعان یعنی هەچی عیلم و چی یعنی نازانم چیە هەیە ئللا هەر ئەبێ بچێتە سەرچاوی قورعان لە ناو مسلمانی ئێمە بەس ئەوەیە ناخۆ ئێمە بەس ئەوەمان هەیە دەستی پێوە بگرین جا ئەگەر واز لێوەش بێنین چی بکەین سەرگەردانەوی بەڕاستی یعنی ئەگەر واز لەوە بێنین هیچ شتێکمان بۆ ناکەین ئەبێ دەست بە قورعانەوە بگرین و دوای ڕێبازی پێغەمبەری خوا بکەین چی دێ بۆ مانگە پیرۆزە کە نەزاری تو پێ ساسەلم هاتۆتە دنیا و ڕێبازی ئیسلامی بۆ بەجێهێشت مانگی مەولودی پێغەمبەر مانگێکی پیرۆزە لە دایکبوونی پێغەمبەری ئاخر زەمانە صلی الله تعالی علیه وسلم مسلمان لەسەرێتی بە ئەو مانگە بە خۆشی بە خێر بە حەسەنات بیکاتەوە و مسلمان هەر ئەو مانگەش ئەساس نییە یعنی خێر و حەسەنات و سەدەقە بکە واجبە لەسەری هەموو وەختی هەموو ساتی هەموو کاتێ ئەو مانگانەی کەش بەسەر کاتەوانی چەند گرنگە ئێمە وەکو مسلمان تەنها یادکردەوە نەبێت بەش بەڵکۆ شوێنی ڕێباز و سونەتەکانی
کە بۆی بەجێهێشتین شوێنی ئەو ڕێبازی ئەبێ هەموو وەختێک هەموو ساتێک هەموو کاتێک ئەو ڕێبازەی پێغەمبەری ئاخر زەمانمان صلی الله علیه وسلم لە یاد بێ. چیمان دەسەکەوێت شوێن ڕێبازەکەی ئەو بکەین؟ چۆن چیمان دەسەکەوێت ئەو پێغەمبەری ئاخر زەمانە پێشەوای ئێمەیە. چ قازانجیەکەین لە دنیا؟ ئەو بەرنامە جوانی ئەو دایناوە ئەو ژیانی ئەو دایناوە بۆ بسڵمان هەرچی کەسێ لەسەری بڕوا زەرەر ناکە ڕێبازەکەی. يعني سيري كأوشتاني كبيغمري آخر زمان أفرنا صلى الله عليه وسلم سيري كوتاقيك وتجربيك بزانا يكشتي ناشرين غلطي تيايا لمروفايتيا تيايا نية چۆن ئەو پێ ساسەرم بکەین بە قدوە و پێشەوە بۆ خۆمان لە ژیانی دنیاە ئەبێ هەموو کەسێک لەسەر ئەو ڕێبازی ئەو بڕوا بڕێەوە لەسەر ئەو فەرمودانی پێغەمبەری آخر زمان صلى الله عليه وسلم کە فەرموویەتی ئەبێ بڕوا بەسەر ئەو ڕێگا و ئینێ ئەوە هەتا ئەو ئیشئینانەی پێغەمبەر فەرموویەتی تەطبیقی کات لە خۆیە ئەوە مافی بسڵمان و مرۆڤایەتی یعنی کاتە بۆ دنیا و بۆ قیامەتیش ئینسانەکە بۆ دنیا و بۆ قیامەتیشی یعنی تۆ سەیری ئەو شتانەکە کە ئەو فەرموویەتی و دایناوە لەیەکی بەرەوە یەک وشە یەکشتی غەڵەتی تیان نییە ئەمەنە جوانە یعنی تۆ هەر بیری لێ بکە ئینسان بیری لێ بکاتەوە زانست و عیلم تازە بە تازە شتەکانی وەسەلمێت طبعاً تازە بە تازە ئەو تەطبیقی ئەو شتانەکات زانست کە تۆ سەیری کە ئەو چەندەها ساڵ لەمەوە پێش ها ساڵ لەمەوە پێش ئەو فەرموویەتی لەسەر پێ سەلەم هەتا لە ژیان مابوو کۆمەڵێک ڕێباز و کۆمەڵی سونەتی بۆ بەجێهێشتین ئەگەر ئێمە وەکو مسلمان شوێن ئەو ڕێباز و سونەتانە بکەوین وەکو هاوڵاتیان وەکو مسلمانان وتیان هەم لە دنیا قازانجەکەین هەم لە قیامەت لە دنیا قازانجی ئەوەکەین بەختەوەر ئەبین فەقیر و هەژار نامێت هاوکاری و دەستگیرۆی یەکتری ئەەکەین و لە ڕووی دەرونیشەوە بۆ خۆمان ینی بۆ نمونە ئێستا هەتا وەکو تەندروستی تاک ئەو ڕێبازەی ئەو بۆی بەجێهێشتون ئەتوانین تەندروستی خۆشمانی پێ بپارێزین و ئاگامە لە چواردەورەکەشمان بێ بۆ کەسانی دەسەڵاتدار و بەرپرس و خاوەن پێگەن لە وڵاتە ئەگەر شوێن ڕێباز ئەو بکەون میلەت لە خۆیان ڕازیەکەن و قیامەتیش بەدەزێن بۆیە وەکو مسلمان نابێ یادکردن پێ سەلەم تەنها لە مانگی مەولودا بە شیرینیەک یا بە خواردن دروستکردنێک بێت ئەبێ بەکردەوە بتوانین لە ژیانی دنیامانە هەر 12 مانگەکەی ساڵ شوێن ڕێبازەکەی بکەین تا بتوانین بەختەوەری دنیا بەدەستبێنین و لە قیامەتیشا سەرفراز بین دووبارە پیرۆزبایی لە هەموو مسلمانانەکەین بە ئومێدی ئەوەی مانگی مەولود بکەینە دەرفەتێک بۆی زیاتر لە ڕێبازی پێ سەلەم نزیک بینەوە پەیامی ئەم جارمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ